بەڵایزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە باس لە چۆنیەتی هەڵبژاردننی شوێنی گونجاو یان کاتی گونجاو بۆ ئەنجامدانی وەرزشی شاخەوانی و بە دڵنیای وەرزشی شاخەوانی لە پاڵ شوێنی گونجاو و کاتی گونجاوە پێویستیشمان بە کۆمەڵێک کەرەستە و وەروەها ڕێنمایی و ئەزمون هەیە بۆی بتوانین وەرزشی شاخەوانی ئەنجام بدەین. لێرە گفتوگۆ دەکەین دەربارەی وەرزشی شاخەوانی بە میوانداری زۆر بەڕێز ئیبراهیم کەریم شاخەوان. کاک ئیبراهیم زۆر بەخێر بێت. زۆر سپاس. وەرزشی شاخەوانی گەر هەڵە نەبم لە هەرێمی کوردستان گەرچی مێژوویەکی زۆر کۆنی نییە، بەڵام ئێستا گرنگی پێدرێ و گروپی شاخەوانیمان زۆر ئەگەر بەگشتی ئاماژەیەک بە وەرزشی شاخەوانی بکەین سەرەتا لە هەرێمی کوردستان. سەرەتا سڵاو ڕێز بۆ بیسەران و بینەرانی کەناڵی پەیامی ئازیز. دیارە وەرزشی شاخەوانی بۆ جەنابتان فەرمووتان مێژوویەکی ئۆتۆی نییە لە هەرێمی کوردستان بە تایبەتی و لە شاری سلێمانی بەگشتی. لە ساڵی 2012 بۆ 13 ئەمەشە لە ناو سلێمانی دروست بوو و دواتر پەریچەند بۆ شار و شارۆچەکان و دواتر شارەکانی تر. بەڵام خۆشبەختانە ئێستا خەڵکێکی زۆر ئاشنایی شاخەکان بووە، سەرەتا بە کەلتورکردن بەردەست پێکرا و ئێستا کەلتوری تێپەڕاندۆ و ئەتوانم بڵێم قۆناغێکی ترەوە کە تر پەرە بە بوارەکە درێ و کاری زۆر باشەکرێ و گروپی چەند گروپی زۆر هەیە لە ناو کوردستانە کە لە ئاستی زۆر بەرزەکارەکەن. کاک هەموو کەسێک دەتوانێت وەرزشی شاخەوانی ئەنجام بدە، با بڵێ لە ڕوو تەندروستیەکەی وەگەر من جۆرێک لە نەخۆشیم هەیە توانمەوە بکەم؟ ئەتوانی بڵێ هەموو کەس ئەتوانێت بەشدار بێ، بەڵام شێوازی بەشداریکردنەکان جیاوازە. ئێستا گەر کەسێک تۆزێک تەمەنێکی هەبێ یا خود نەخۆشیێکی هەبێ یا با بڵێن توانای جستەی کەمتر بێ لەوانیکە لەو گەشتان ناتوانێت بەشدار بێ کە بەشێک لە گروپەکان مەسەرەن گەشتی ئاسایی پێوترێ یا گەشتێکی گشتی پێوترێ یا گۆڵگەشتێکی پێوترێ، ئەمانە ئەتوانن بەشداریتیا بکەن کە و شوێنانش دیارە شوێنی ئاسانە و زیاتر شوێنی گەشت و گوزاریە یاخود ناو سروشتە بەم شێوانە ئەوە ئاسایی ئەتوانن بەشدار ببن. کاک ئیبراهیم جاران لە مناڵی یانوت هەموو لا کێشەیەک چوار گۆشەشی هەیە، بەڵام هەموو چوار گۆشەیەک لا کێشە نییە. ئەتوانین بڵێن هەموو شاخەوانێک ئەبێ شاخڕەوی بکە، بەڵام مەرجنی ئەوانێچن بۆ شاخڕەوی شاخەوانی بکەن. دەست خۆش بێ شتێکی زۆر جوانە دروژان. من ئەمەوەتان بۆ ڕوونکەم و یا بۆ بینەرانی ڕوونکەینەوە کە هەر کەس چوە شاخەوان نییە یا چوە ناو سروشتۆ شاخەوان نییە. شاخەوان بە کەسێک ئەوترێت کە مەشق خولی بینی بێ، خوچەند خولێکی بینی بێ، کەرەستە و پێداویستی هەبێ و ئەو کەرەستە و پێداویستیانەش بزانێت لە چ شوێنێک و چ کاتێکە بەکاری هێنێ، بەمە ئەوترێ شاخەوان. بەڵام خەڵک زۆر ئەڕواتە شاخ و ڕاستە شاخەوان نییە. کەواتە تۆ تاگەیتە شاخەکە یاخود تاگەیتە و شوێنە گونجاو بووی کۆمەڵێک ئەو ڕێنمایانەی هەیە جێبەجێکی و سەرکی بەسەرچیایەکە تۆ ئەبێ شاخڕەویش بکەی. بە دڵنیایی وایە. زۆر باشە. کەواتە وەکو شاخەوانێک بادابنین بەیانی پلانێکت هەیە گەشتێکەکەیەکی بۆ چیە؟ ئەنێ وەکو شاخەوانێک پێویستە لە چ باردۆخێکی دەرونیابی یاخود لە چ باردۆخێکی جەسەدیابی چۆن پلانەکانەکەی چۆن ڕێگەکەون چۆن نەچن بۆ شاخ؟ خۆی هەمیشە دوو جۆ چون شاخە، ینی با بڵێن هەیە بە پێیخۆشە چەند کەسێک ڕێکەوتون مەرجنیە گروپ بێ، چەند کەسێک ڕێکەوتون یاخود بە گروپ. ئێمە گەر بە گشتی باسی گروپ بکەین چکمە زیاتر لەسەر گروپ قساکەین نەک لەسەر شتە شەخسیەکان. ئەگەر لە گروپ بڕۆین دیارە بەرپرسی گروپەکە یا بەرپرسی بەشی تەکنیکی گروپەکە یا بەشی چالاکی گروپەکە بەرنامەی داڕژیان کردو بۆ شوێنێک باشە، بەرنامە داڕژیان کردو بۆ شوێنە دیارە هەر لە ڕووی هەڵسەگاندیان بۆ کردو لە ڕووی شوێنەوە لە ڕووی هەڵکەوتی شوێنەکە ڕێبەری شوێنەکە مەسەرەن چەندە شارەزا بن مەترسیەکانی شوێنەکان هەمووی لێکداوەتەوە، پاشان بەرنامە بۆ ئەودانن کە گەشتەکە ڕاگەن لە ناوخۆیانە یاخود لە پەیجەکانیانە لە تۆڕە کۆمەڵایەتەکان دواتر بەو شێوازە ئەم خاڵەوانیان زۆر گرنگە، ینی
کاتێک ئێوە چەند کەسێک 10 کەس 4 کەس 5 کەس دەچن بۆ شوێنێک ئەوە نیە ئاڵا با بسمیلا لە خۆمانەوە بڕین بۆ شوێنە پێشتر زانیاری تەواوتان هەیە چکە ڕەنگە بۆ کەسانێک کە بیانەوە ئێستا بێنە ناو ئەم بوارەوە یاخود شاڕەوی بکەن ئەم خاڵەت تۆزێک گرنگە بۆی شارەزایی با بڵێن ناوچەکە من بەتایبەت چیاکانی ئەمە مەترسی مینیشمان هەیە تۆزێک لەسەرەوە قسەمان بۆ خۆی با بڵێن ئەو شوێنانەی کە هەڵەبژێرێ بۆ گەشت شێوازی گەشتەکەت یاخود چون بۆ شاخەکەتەوە پێشتر یا ئەندامانی گروپەکە یا سەرپەرشتیارەکە یان بەشێک یا هەر کەسێک لە ناو گروپەکە ئەگەر شارەزایان هەبێ بۆ شوێنەکە و پێشتر پێیان ڕۆشت بێتن یاخۆ ڕێگەیان تێکوت بێ ئەوە لەوانێت کارەکە ئاسانتر بێ بەڵام ئەگەر حاڵەتێکی لەو شێوەیان نەبێ مەسەرەن شارەزانە بێ ئەبێ بچن ئیستیعانە بکەن بە خەڵکی گوندنشینەکانی نزیکی ئەو شاخەیە ئەو شوێنە داوای هاوکاریەکەن بۆ ڕێبەریکردنیان بۆ ئەوەی کە لەگەڵیان ئابنۆک و شارەزایەکی ناوچەکە و تاگەرنە ئامانجەکەی هەر لە خۆ ئامادەکردندا ئەو کەرەسانە چیەکە پێویستەکە لەگەڵ خۆ تابی بێ ئایا جیاوازی لە نێوان کەسێکا هەیە کە تازە دەستی کرد بێ بۆ مرشە لەگەڵ کەسێکا کە ماوەیەکی زۆرێکە هەستەکەم ئەم کەرەسانی هێناوتە زۆرن یعنی ئەمە ئەبێ بۆ هەموو کەسێ ئەم هەموو کەرەسێ بەرە لەگەڵ خۆیان و پێویستیەکانی چین بۆچی باشن من پێشەوەی بینە سەر بابەتی کەرەستەکان با منەمەوە بڕووکەمەوە شێوازی گەشت کە بڵین پێویست ناکە هەموو کەسێک ئەم کەرستانەی پێبێ چەند کەرەستەیەکی سەرەتایی هەیە کە پێویستە ئەو کەسەی ڕاتە شاخ پێی بێ دوایەوە کەسێک کە یەکەم جارەتی هیچ شارەزاییکی لە بەکارێنان ئێوانە هەر ناشدانێ ناوی چیان چۆن بۆچی بەکاردێ لەبەرەوە بۆ هەموو کەسێک گرنگ نییە ئەمانە بەڵام ئەو کەرەسانی کە پێویستە پێت بێ بۆ کەسێکی سەرەتایی جانتایەکی کۆڵە پشتی تر مەسەرەن گونجاو بێ دەسێت جلوبەرگی زیادە ئاو مەسەرەن ژەمێ خواردن لایتی سەر زۆر گرنگە کە دایمە پێت بێ لەگەڵ هەندێشتی مەسەرەن لە سەرەتایی هەیە بڵێن ئەوانە کیفایەتە بەڵام ئەگەر کەسێکی وەکو شاخەوان بڕوە بۆ شارەزایی هەبێ پێویستە هەر شاخەوانێک بەلایەنێکەمەوە پارچەیەک یا دوو پارچە کەم پێوترێت تەنافی تاکە کەسی مثلا لە 8 متر بۆ 10 متر تا 15 متر یا مثلا لە تیمەکە شایەک پێویستەکە یەک کەس کە ئەوش بە پرسیتێکی تەکنیکیەکە بێ تەنافێکی کاک ئیبراهیمەکەیەکیان بێ بە من ئەمەوێ هەر لەسەر جارێ لەسەر ئەمە بۆستین چکە ئەمە مشکلەیە تۆزێ قسەمان لەسەر هەڵبژاردننی ئەم تەنافەوەکی کوالیتێکی چکە ئەمە تۆ لە ڕەنگە لە ڕێککەوێ مەترسی دروست بێت و هەموو ژیان بکوێتەوە سەر ئەمەی کە پێی دابەزی یا یەک تۆز پێی بچیتە سەرەوە چۆن ئەمە بزانین کوالەتی باشە یاخود کەسێک ڕەنگە هەر بۆ خۆشی بێوێ هەی بێ تۆزە لەسەر ئەمە قسەمان هۆکە چکە زۆر جار بینیومە ڕەنگە شتێکی وا ڕووباتر تۆ ژیانت بند بێ بەم چەند بەدڵنیەوە دیارە ئێمە تەنافمان دوو جۆر هەیە ستاتیک و دینامیکمان هەیە ئەمانش با بڵین حەجمی هەیە لە 6 ملیم بۆ 8 ملیم بۆ 10 ملیم 12 ملیم دیارە ئەمە 8 ملیمە بۆ تاکە کەسی بەکاردێ حەبلێکی با بڵێن تەنافێکی ستانداردی جیهانیە کە فدراسیۆنی شاخوانی جیهانی پەسەندی کردووە هەموو تەنافێک نابێ ئەم تەنافە دیارە توانا و هێزی زۆر لەوە تەنافە ئاساییەکانی کە زیاترە کە ژیانی کەسەکەی پێوە بەندە لە بەرەوە ئەم جۆرە تەنافانە بۆ ئێمەمانان یا بۆ شاخەوان هیچ مەترسێکی نییە بەڵام بزانی چۆن بەکاریێنی بەڵێ شێوازی بەکارێنانەکەی گرنگە چکم تۆ من تاوارە ئەم پێ بێ ینی چی سادێکی لەکەم لە شاخە نازانم بەکاری بێنم ئەیکەواتە سوودی چییە بە جانتاکەمان پێ قورس کردووە یار وەکو دیمەنە بڵم پێمە نەخێر ئەبێ وتوان جوگەر کەرەستەکان زۆر زۆرن ئێمە ناچینە باوەری بابەتی تەکنیکیە کاریەکەەوە لەبەرەوەی کە گەر باسی تەکنیکین خەڵکانێکی شارەزامان هەیە لە ناو گروپە شاخەوانەکانە کە مەفروزە ئەوان بێن ڕوونکردەوەن بەس ئێمە باسی شتە سەرەتایەکانەکەین کە تەنافۆر ڕەنگەکانی تەناوەکو حەز و دیزاینە بەڵێ بەڵێ هینی نییە لە بەندیەوە نەخێر پەیوەندی بە ئینۆنێر بەس ڕەنگەکانەوە دیزاین و حەزەکەیە ئەجینا هەر جۆری تەنافەکە
کە ئەمە پێویستە هەموو کەسێک یا هەموو شاخەوانێک ئەگەر دەسەکاتە شاخەوانی مەفروزە پارچەیەک یا دوو پارچە یاخود یەک پارچە بەلانیکەمەوە لە 8 مەتر کەمتر نەبێ پێی بێت. ئەتوانی پێمان بڵێ چۆن بەکارێت شێوازی بەستنەوەی هەیە یاخود بەدڵنیایی شێوازی بەستنەوەکەی هەیە من ئێمە بە ناچینەوەتم وردەکاری تەکنیکەکەی چکم بەڕاستی خەڵکانێک لە من شارەزاتر کە من بە تەنها خوێندکارێکی ئەو کەسانم با بڵێن لە تیمێکە بەلانیکەمەوە تۆ 5 کەس بۆ 6 کەس لەم پارچەی پێ ئەگەیتە لە شوێنێکە لە شتێکە لە شاخێک ئاگەیتە بربەستێک یا دیوارەیەک پێویستە یا سەرکەوتنە یا دابەزینە ئەم تەنافانە سەیرەکەی ئەو کەسێک لە ناو تیمەکەیە کە پێوترێ بەرپرسی بەشی تەکنیکی کە لە شارەزای هەیە لە بەکارهێنان و مامەڵەکردن پێوەوە ئەم تەنافانە لەیەک بدرێت بە شێوەیەکی تەکنیکی یا بڵێن بە گرێکی تەکنیکی چەند تەنافێک لەیەکە درێ دواتر بە شێوازێکی کە ئێمە هاڕێستمان هەیە ئەو شوێنانەی کە تۆزە سەخت بێ ئەو بێ مەسەلەن ئەمە هاڕنێستە ئەمە هاڕنێستە کە ئەمە ئەگەر ئەو کەسانی کە ئەچنە شوێنە سەختەکان ئەتوانن ئەمەیان پێ بێت کارەکان بۆ ئاسانەکە زۆر زەرورە هەموو شاخەوانێک هارنێز مەبەست ئەو با بڵێن جۆرێک لێ سەری با بڵێن لە خۆتی ئەبەسێت شوێنی قاشت و ناوقەوت دەگرێت و زۆر سەلامەتە و شوێنە با بڵێن زۆر گرنگە مەفروزە هەموو شاخەوانێک لەگەڵ ئەو تەنافە تا کەسانە بەلایەنێکم دوو کارابین بەلایەنێکەمەوە دوو کارابینی پێبێ مەسەلەن من چەند پارچەی چکشم پێە ئیبراهیم هەمیشە ئەوانە ئێمە چاودێری با بڵێن شاخەوانی چاوانێکی زۆر گەر بڵێن بترسین لەسەر کوالێتی ئەم شتانە یا بەڕاستی ئەمە توانای وەرگرتنی چەند کێشیان هەیە یاخود ڕووی داوە ئەزمون هەکراوە بۆی شکانی یەکێک لەمانەوە مەترسی دروست بێ یاخود تەکنیکەکان هەر با بڵێن بەزارێکی باسیکەین یەکمان وا دانرێ هەمووی لەسەر یەک قولاب نەوێگەر قولاپێکیش بشکە یەکێکی تر بیگرێتەوە ئەو تەکنیکانەتان هەیە بڵێ ئەوە شتێکی جیاوازترە با بڵێن بەڵام ئەوەی کە بیسە وەڵام و پرسیارە دەیەمەوە مەسەلەن ئەمە پێوترێ کارابینی هەشت لەگەڵ دوو کارابینی ئاسایی لەگەڵ چەند تەسمەیەک ئەمە کە تەسمەی پێڵن مەسەلەن شاخەوان پێویستە بەلانی کەمەوە سێ چوار پارچە لەوانە کە مەسەلەن دوو کارابین هەشتێک یاخود بە بدیلی هەشتەکە ڕیڤەرسۆیە پارچەیە ئەگەر ئەوە پێی بێت لەگەڵ تەسمەیەک و پارچەیەک لە تەنافەکەکان ئەمە شێوازەکەی سەبارەت بە کوالێتی هەرێکێک لەمانە ئەگەر ببینین جەنابەت ئەمانە لە مادەی تیتانیۆم و ئەلمنیۆم دروستەکرێت کە بە مادەیەکی زۆر جیاوازە هێز و توانایەکی زۆری هەیە لەلایەن فدراسیۆنی شاخەوانی جیهانیەوە پەسەندکراوە مۆری پێوەیە و پێشە دەڵێت چەند تەن ئەتوانێت هەڵگرێ ئەمە لە کوردستان خۆشکر ئەم شتانە بە کوالەتی باش دەست ئەکەون ینی بەڵێ دەسەکەوێت بەڵام ئەمانە هیچی خۆر لە کوردستان دروست ناکرێت هەمووی لە وڵاتانی دەرەوە بەڵام ئێستا چەند شوێنێکمان هەیە کە توانێت ئەوانەی لێ دابین بکەیت زۆر باشە. کاک ئیبراهیم جۆری ئەو کالەی کە ئەیکەن ئێستا لە زۆرێک لە شوێنەکانە کاڵی شاخەوانی شێ ئەڵەن ئەمە تایبەتە بۆ کەسانە ئەوە شتا چنێک گرنگە لەگەڵ ئەو کەرستانی بەکارهێنرێ بێکێک ئێمە لەناو خۆمانەکە شاخەوانەکان ئەڵێن پێڵاو دڵی شاخەوانە باشە بۆچی ئەڵێن دڵی شاخەوانە تۆ ئەو جۆرەی پێڵاوی کە بەکاری هێنی طبعا پێڵاوەکانیش توانم بڵێم جۆریان زۆر زۆرە باسی مارکەکان ناکەم چکون مارکەکان یا بە حەز و ئارەزووی کەسەکان خۆیدی بەڵام شێوازی پێڵاو دایمە هەمیشە ئەبێتەوە پێڵاوێک هەڵبژێری کە نیپوت بێ بۆ نمونە ئێستا ئەم کالەی من بۆ شاخ نابێت چکم حاڵەتی ئەوە لە قاچ بێتەوە بێتەوە بەسەلەنەوە بێ پێڵاوی شاخەوانی تموتۆڵە یاخود بڵێن بە شێوازێکی ستانداردی جیهانی دروست کراوە تایبەتمەندی خۆی هەیە ئەویش لە بۆ وەرزی هاوین جیاوازە بۆ پاییز جیاوازە بۆ زستان جیاوازترە یعنی جۆری زۆرە و شێوازەکانیشی جیاوازن
ئەم شتێکە لێرە وەزان بۆ ئاسانکاریە بۆ ڕۆشتن دیارەوە پێوترێ باتوم کە ئەوش مەفروزە هەموو کەسێک کە گەر سەرەتاییش بێتە شاخەوە بەرایکەمەوە بێ هەردوو دانی پێ بێ ئەم مانە بەکار دێت بۆ سەرکەوتن و دابەزین و ڕۆیشتنی ئاسایی کە لە شوێنێکی ڕێکی شارڕووی هەتوانی بەکاری بێنین کە ئەتوانم بڵێم لە سەدا 20-25 تا 30 هێزی و قورسایی جەستت لە بەجامتاوینەوە لە ئەسەر ئەژنۆکانت کەمەکاتەوە و ئاسانکاریت بۆ کا بۆ ڕۆیشتن بە تایبەتی بۆ سەرکەوتن و دابەزینیش. کاگی برایم لە کۆمەلگای کوردەواری لەبەرەوەی پەیوەندیەکی زۆر یان با بڵێن شارەکانمان ئەگەر زۆریش گەورە بن لە گوندەکانەوە زۆر دوورنین یاخود هەر چیاژ لە نێو شارەکان هەیە ڕەنگە ئاشنایەکمان هەر بە چیا و چوونە ناوچیا و سەرکەوتن و دابەزین هەبێ بەڵام کە بڕیار بێ کاری شاخەوانی بکرێت چەندێک گرینگە مرۆڤ پێشەوەی بچێتە شاخەوانی چیا وشیار بێ تووشی گرفتێک دەبێت چۆن کۆنتترۆلی خۆی بکات چۆن نەشڵەژێ ڕێنمایت بۆ کەسانەی حەزیان لە شاخەوانی و بەڵام با بڵێن بە ڕێچکە کلاسیکەکە ئیکەن گوێ نادەنێ ڕەنگە زۆر وەسای لەگەڵ خۆیان نەبە یان جلوبەرگەکەیان گونجاو نەبێ ئێمە دیارە بەڕاستی لەبەرەوەی کە لە وڵاتێکە ئاژین کە چواردەورمان شاخە هەر شاخەکانیش پشت و پەنای ئێمە بۆ لە هەموو سەردەم و شۆڕشەکان و نەکانە لەبەرەوە خەڵکێکی بێجگار زۆرمان هەیە کە پێشەنگی ئێمەمانان بوون کە ئێستا ئەوان هەروکو ئاسایە ڕوون ئێمە شاخەوان نین پێشەنگی ئێمە بوون هەم لە پێشمەرگایەتی هەم لە وەکو کاری شوانی و ئاژەڵداریان کردووە خەڵکانێکن شارەزا و توانایەکی باشیان هەیە بەڵام کەرەستە و پێداویستیش بەکارنایەنن دیارە من لێرەوە لەم هیوای سەلامەتی بۆ هەمویان نەخوازم هیوادارم کە هیچ کاتێ کچیان لێڕوونەدا و نمنەوە بەڵام هەمیشە پێیانەڵین چاوکراوە بن لە ئاستی ئەو شوێنانەی کە بۆیە دەچن. بێگومان چەندین مەترسیشی هەیە ینی وەکو هاوکارم ئاماژەی پێکرد بەڕاستی پێویستی بە هوشیارەیەک کاتێتەوە چی شاخەوانی دەکەی هەر بە نمونە کاتێک کەشوهەوا نالەبار بێ ئەمانە تا چەند گرنگە کە شاخەوان بۆ نمونە ڕەچاوی بکات بزانێ ئەمڕۆ کەشوهەوا چۆنە بێ پێشبینیەکان چین بۆ ئەوی کە دووچاری گرفت نەبێتەوە کاتە ڕوو دەکاتە شاخەکان. سەرەتا منەڵم خۆشبەختانە ئێستا بەهۆی تەکنەلۆژیاوە هەموو ئەوانەی کە شارەزاییان هەیە لە بواری شاخەوانی شارەزاییشیان هەیە لە بواری بەکارهێنانی ئەتەرنێت و شارەزابوون لە کەش و هەوا من بۆ نمونە بەیانی ئەمەوێ بچم بۆ شاخی پیرەمەگرون لە ڕێی ئینتەرنێتەوە توانم سیرەکەم بزانم کەش و هەوا چۆنە بۆیە ئەمە تۆزێ بۆ ئێمە کارەکانمان ئاسانترە بەڵام کەش و هەواش ئێمە با بڵێن شاخەوانەکان بەگشتی ئەوانەی کە شارەزا و توانایەتی باشیان هەیە و با بڵێن زانست و زانیاری شاخەوانی بەباشی فێربوون ئەوانە کێشیان نابێت لە مەسەلەی کەش و هەوا چکم ئێمە لە هەموو جۆرە کەش و هەوایە کاچینە شاخەکان. زۆر باشە کاک ئیبراهیم بێگومان شاخەوانی مادام بە گرودەرەی ینی لە پاڵ پێویستیەکان ڕەنگە ئیلتیزاماتێکی گوێڕایاڵی یاخود دەروونێکی ئارام زۆر گرنگە ئەگەر کەسێک تووڕە بێ عەسەبی بێ گوێڕایاڵ نەبێ بە کەڵکی شاخەوانیە مەسەن لیدەرەکە ڕەنگە بڵێ ئەوە مەکە پێی ناخۆش بێ یانێ لە ڕووی دەرونی ئارامی دەرونی چەند گرنگە بۆ شاخەوان خۆی مەرجاوەی کە چێتە سروشت بۆ ئەو بچێت کە مێشک و دەرونی ئارام کاتەوە چکمە هەمیشە لە ناو جەنجاڵیەکە ژین لە بواری با بڵێن زانستی تەکنەلۆژیا و تەلەڤیزیۆن و هاژ و هوژی شار و سیارە و دەوام و ئەوە تۆ میشە لە ماوەی هەفتەیەکە سترێسێکی زۆرە لەسرە بەڵام کەچیتە شاخ یعنی دەروونت ئارامەکەیتەوە بەڕاستی چێژێکی تایبەتی هەیە بۆ کەسە ئەو کەسانەشی کە شاخ با بڵێن هەمویان پەیوەستن بە گروپەکەیانەوە هەمویان ئیلتیزامیان هەیە بە سەرپەرشتیار و با بڵێ ئەو کۆمەڵە کەسێک کە سەرپەرشتی گروپەکەکەن خۆشبەختانە توانم بڵێم حاڵەتی وا زۆر کەمە بەڵام کەسانێک هەیە مەسەرەن گەشتێکی گشتیە بینی کە کۆمەڵی خەڵکی زۆر ئەڕواتە و گروپ ئەو گەشتەوە سێرەکەی وەکو پێویست ئیلتیزام ناکەن بە یاسا و ڕێسای شاخەوانیەوە دیارە سەرپەرشتیارەکان یاینەکە کە ئاگاداری کاتەوە چەند جاری ئاگاداریەکان سێرەکەی و حاڵەتانە هەبووە و ئەشبێت و بەردەوامیش دروست ئەبێتەوە بەڵام ئەمە پەیوەندی بە هۆشیاری کەسەکەەوە هەیە ئایا ئەوەی کە دێت ئایا ئامادەیە ئیلتیزامی هەبێ بە سەرپەرشتیارەکانی ئەو گروپ و گەشتەکەەوە زۆر ڕاستە سەرکەشی زۆر جارە بینین ڕەنگە
کەسێک بێوێت سەرکەشیەک بکە مجازەفەیەک بە حیاتی خۆی بکە ڕەنگە مەترسی لەسەر بێ ئەم گرفتانە وابزانم خۆشبەختانە لە هەرێمی کوردستان قوربانیەکانی شاخەوانی کە من هەڵە نەبم لە چەند ڕۆژی ڕابردوو قوربانیەکی شاخەوانی هەبوو نازانم ئەگەر هەڵە نەبم سنووری پارێزگای هەولێر بوو بێ چەند گرنگە شاخەوان بیر لە سەلامەتی خۆی بکاتەوە ینی ڕەنگە پێویست نەکا کۆمەڵێک مجازەفە بە حیاتی خۆی بکە دیارە هەر کەسێک گەر ببێتە شاخەوان پێویستە چەندین خول ببینێ هەر لە خولیتی سەرەتاییەکانی شاخەوانی سەرەتاییەکانی بەردەوانی لەگەڵ فریاگوزاری کە ئەمانەی کە فێر بوو ئەو کاتە هەندێک کەرەستە و سەرەتاییەکانی سەلامەتیش بەکارهێنێ لەبەرەوە هەوڵ نادا سەرکێشی بکات چکم کە ئەوەی شاخەوان بێ سەرکێشی ناکات سەرکێشی بەمانایەوە ناکرد نایە بچێتە شوێنێکی بەرزەوە یا شاخێ ببڕێ یاخود دیوارەیەک ببڕێ بە شێوەیەکی تەکنیکی بەڵام ئەیکا بەڵام بە شێوەیەکی ئەکادیمی کە زانست و زانیاری شاخەوانەکەی خۆی تیا بەکارێنێ لەبەرەوە نابێتە سەرکێشی سەرکێشی بۆ کەسێکە کە دیوارەیەکە بینی سێرەکەی هەڕەمێکی بەبێ حەبلێک یا بەبێ ئەوەی کە کەسێک پارێزگاری لێ بکا بەبێ شتێ سەرەکەوێتە خوارەوە ئەبینی هیچ سەلامەتێکی بۆ خۆی دەپارێزەوە لەبەرەوە ئەوە بێتە سەرکێشی دواتر گیانێکەوێتە مەترسیە گیانێکەوێتە مەترسیەوە بێ سەبارەت عەفوم کە بە ئەو حاڵەتەی کە جەنابەت باست کرد کە گیان لەدەستدان من هەر لێرەشەوە بۆنەوە سەرخۆشی لە بنەماڵی مامۆستا جەبارەکەم لە گروپی شاخەوانی شەمامە کە دوێنێ سی مانگ سینۆ لە شاخی سەفین بەهۆی جەڵدەی دڵەوە گیانی لەدەستدا خۆی گەورە سەبووری کە سوکارەکەی و ئامادەشیان بدا و بە بەشتی بەری نیشادکە حاڵەتی ئەوانە حاڵەتێکی ئاساییە چکو ئێمە باسی گیانە دەستدان بکەین گیانە دەستانی سروشتی وەکو حاڵەتی دوێنێ ئەوە حاڵەتێکی سروشتیە ینی ئەو لە ئیمکانات و قودرەتی خوای گەورە هەر ئەوەیە بەڵام جۆریکەمان هەیە گیانە دەستدان کە بەهۆی سەرکێشی و مەترسیەکانەوە یاخود بەهۆی سەرکەوتن شاخەوانەوە حاڵەتمان هەبووە ڕۆحیان شاد بێ و هیوادارین و حاڵەتانە دووبارە نەبێتەوە کاکی برایمەوە پرسیاری هاوکارانمانە دەڵێن لە کوردستان ئەم جۆرە خوڵانە هەیە بۆی کە شاخەوان ببینە بۆی بە شێوازێکی ئەکادیمی و زانستیانە فێری ئەم وەرزشە بێت ئەمە خۆی لە خۆی کێشەیەکی گەورەمان هەیە بۆ حاڵەتە بەڵێ هەیە بەڵام ئێمە هەمیشە با بڵێن هەندێک گروپمان هەبووە لە ئاستی شخصی خۆیان خولێکی کردوتەوە لە ڕێگەی دۆست و برادەرەکانیەوە یاوە هەشمان شوێنیشمان هەیە کە با بڵێن لە ناو کوردستان ئێمە بەداخەوەش بۆ بە دوو ئیدارەیی فدراسیۆنمان هەیە لەگەڵ یەکێتی شاخەوانیە کە ئەوانیش خولیان کردوتەوە مەسەلەن لەوانەیە وەکو پێویست ڕاگەاندنێکیان بۆ کردێ بەڵام خەڵک بەداهانایەوە وەکو پێویست نەچووە چکم شتەکانیان مەسەلەن زیاتر زۆرە ملەیی بووە مەسەلەن حاڵەتی پارە وەرگرتن بووە کە پارەوەرگرتنەکەش ئاساییە تا حەدێک چکم مافێ و شوێنە وایە کە تۆ کەسیانەکەێنی ڕایەنەرەکەێنی پێویستی بە خەرجی و پێداویستی وانە هەیە بەڵام لە ضرورە هەموو کەسێک بتوانێ ئەو خلانە بەشدار بێتیە و بەڵێ هەبووە بەڵام وەکو پێویست نەچون بێت ئەگەر بمانەوێ بتوانین بە شێوەیەکی دروست فێر بین پێویستەکە کە تەنها بەشداری گروپە شاخەوانەکان بکەین یاخود ئەم خولانەش کە هەیە دەتوانین بەشدار بین و هەر سوودی خۆی لێ ببینین بەدڵنیایی وایە تۆ بەڵام گوا باشترە تۆ دەست کرد بێ بە بۆرشی شاخەوانی زانستێکت هەر وەرگرت بێ ئەنجا بڕێ بەشداری بۆ خولەکان بکەی چکم ئێمە لێرە خولەکانمان بە شێوەیەکی با بڵێن قوتابخانەیی نییە تۆ ئەچی لە وڵاتێکیەوە ڕایەنەرەکەێنی ئەتوانێت 4 ڕۆژ مەسەرەن لەگەڵتان بێنێتەوە لەو 4 ڕۆژە تۆ وەکو قوتابخانەیەک فێرت ناکە شتە سەرەتاییەکانت فێرەکە شتە سەرەتاییەکانیش تۆ بۆ نمونە ئەوەت پێڵێ ئەڵەمە گریگریە لە خولەکەیە بەڵام تۆ نازانیت چۆن بەکاری بێن یان مەسەرەن چۆن دەستکەوێ یان چی لێ بکەیت بۆیە گرنگە شارەزایەکی ئاساییت هەبێ ئەنجا بەشداری خوڵانە بکەیت زۆر باشە کاکی برایم بابەتێکی ئەیبەسمەوە بە بابەتێکی تر لەم بەشەکەمی ماوەمانە هەرچەنە من زۆر دڵنیام شاخەوانەکانیان ئەوانەی بەم شێوەیە وەکو بەڕێستان ئەکادمی شاخەوانی ژینگەی سروش زۆر بە جوانی ئەپارێزن چەندێک گرنگە بەهۆی ئەوەی کە خواردن لەوێ ئامادە بکە ڕەنگە ئاگرێ بکەوێتەوە یا خۆت
ئاژەڵێکی کێوی بکوژی پەیامت بۆ چیاوانان یاخود چەند گرنگە شاخەوان چیاوان شاغڕە و پارێزگاری لە ژینگە و سروشتی کوردستان بکایان ئەو خواردنەی پێیتی جۆرێک بێ نە ژینگە زۆر پیسکانە لەوێش پێویستی بەوە هەبێ زۆر پێویستی بە ئامادەکردنەوە هەبێ وڵی من بەڕاستی ناتوانم پێیان بنێرم بۆ شاخەوان چکم شاخەوان خۆیان بەمانە شاخەوانن ژینگە پارێزن ژینگە دۆستن وڵاتەکەی خۆیان خۆشە چکم بە بیربۆچوونی هەموو شاخەوانێک ئەو ئەچێتە شاخ پێش هەموو شتێک خۆشەویستی نیشتیمانەکەی هەیە لەبەرەوە شاخەوان ناچێت نە ئاگر بکاتەوە نە ئەو شتانە بکە ئێمە کێشەیەکمان هەیە لەم بابەتەیە کە دوو جۆر خەڵکمانەیە کە چێتە ناو سروشتەوە بەعام شاخەوانمان هەیە لەگەڵ شاخڕەوەکان نا شاخڕەو نا شاخڕەوی هەر بەشێکە لە شاخەوانی لەگەڵ ئەوانەی گەشت و گوزارەکەن ئێمە ئێستا لە بەداخەوە کۆمەڵی خەڵک پیا بوون بە ناوی گروپە شاخەوانەکانەوە ئەچن گەشتەکەن لە ناو با بڵێن بووە بە گەشت و گوزارتیایە ئەڕوا گەشتێک ئەلانەکە لە پەیجەکەی خۆیان 100 کەس ئەڕوا ئەم 100 کەسە لەوانەیە 20 خوێنکارە لەوانەیە خەڵکی ئاساییە مەسەڵەن مامۆسەیدە هەمووتیە ئەمانە گوێ نادەنە ئەوەی کە چۆن سروشتە پارێزن چۆن ئاگرەکەنە چۆنەکەن بەڵام شاخەوان هەمیشە لە جانتاکەی خۆیان کە ئەمە هەمیشاڵین ئەم کۆڵە ماڵی شاخەوانە لە شاخە هەمومان جانتا غازی خۆمان پێ تەباقی خۆمانمان پێ کەشتێکی بچووکە و بەکارێنین و نە ئاگرەکەینەوە نە ئەوەکەین بەڵام ئەوەی کە بەو شێوازە مامەڵەکە هەمویان کە بۆ گەشت و گوزارە چون و ئەوەش پارێزگاریکردن لە سروژێکێکە لە تایبەتمەندیەکانی شاخەوانی سەرکەوتووە بە دڵنیای وایە منەوەش ڵێمە دووبارەیەکەمەوە یعنی شاخەوان پێویستی بۆ نییە ئێمە پەیامیان بینێ خۆیان هەموو ژینگە دۆستن و هەمووی نیشتیمان خۆشەویستن کاکی برایمەگە لە کۆتایی یا شتێکەما ببینەرانمانی بڵێ وڵی من بابەتێکە بوو حەزمە کرد باسمان کردایە بەڵام ببورن لەوانەیە کاتی ئەوەش نەبێ ئێمە وەکو شاخەوانان لە سنووری پارێزگای سلێمانی و لە کە بەڕاستی با بڵێن هەموو گروپەکان جۆرێک لە جۆرەکان فەوزایەک دروست بوو بوو پێشتر ئێستا خۆشبەختانەوە خەریکی ئەوەین کە کۆدەنگیکی باشمان کۆ کردوێتەوە کە شێوازی ئەکادیمی شاخەوانی بگۆڕین بە شێوازێکی نوێ لە هەمومان لە ژێرسایی چترێکە بۆیە لێرەوە من ڕووی دەمەکەمە هەموو هاوڕە شاخەوانەکانم لە هەر گروپ و دەستە و کۆمەڵە و ڕێکخراوەکان کە کاری وەرشی شاخەوانیەکەن هیوادارین بێن بەهانای ئەو پرۆژە جوانەی کە ئامادە کراوە بۆ ئەوەی کە کارێکی باش و نمونەیەکی جوانی شاخەوانی نیشانی کوردستان بین بەگشتی بەڵێ زۆر سپاس بۆ کاکی براهیم کەریم شاخەوان سپاس بۆ کاتێ بێمەت بەخشی سپاس